سڵاو ئەم کاتتان باش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق کەوا بڕیارە لە مانگی دا یاخود بەر کۆتایی مانگەکانی ئەم ساڵ بەڕێوە بچێت حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە گفتوگۆدان لە هەوڵدان بۆی خۆیان ئامادەکەن بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنەوە دروستکردنی لیستی هاوپەیمانی چونکە هەڵبژاردننی ئەمجارە جیاوازە لەگە هەڵبژاردنەکانی ڕابردوو پێویستی بە لیستی هاوپەیمانی هەیە چونکە بۆی دەنگەکانی نەفۆتیت لە چەند ڕۆژی ڕابردووشدا ئەوە دەتوانم لە سەرەتا ڕاگەاندنی ئەم هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان حزبە سیاسیەکان جمزۆڵێکیان دەست پێ کرد لە سەرەتادا و لە ناوەڕاستەوە لە چەند ڕۆژی ڕابردووشدا کە بیانوێت چەند حزب بەیەکەوە لیستی هاوەش دروستکردن و لە چەند ڕۆژی ڕابردووشدا حزبە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان جمزۆڵێکیان هەبووە یاخود گفتوگویان مشاوەرێکتیان کردە بۆی چۆن لیستێکی هاوپەیمانی ئیسلامی لە هەرێمی کوردستان دروست بکەن بە بەبەستی بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق بۆ زانیاری زیاتر یاخود هەوڵەکان چین من ئێستا دەچمە لای شوان رابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا شوان ئەم کاتت باش دە چەند ڕۆژی ڕابردوو هەوڵێک هەبووە هەوڵەکانتان چی بووە و ئێوە بەنیازی دروستکردنی لیستی هاوپەیمانی بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنتان دەکەم زۆر سپاستان دەکەم هەڵبەتە بە حکمیەوەی ئەو هەڵبژاردنەی دادێک کە مقەڕەرە بە حساب دەبێت لە دەی 2021 بکرێ بە حکمی هەندێک مەعایر و پێوەرەکان کە هەڵبژاردنێکی ئالۆزە بەپێی ئەوەی کە تاک دەور دەبینی و عێراق کراوەتە چەند بازنەیەک و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کەواتە بەپێی ئەو پێوەرە یعنی هەموو کاندیدێک یا هەموو حیزبێک لە هەموو بازنەیەک لەوانەیە دەرنەچ یا نوێنەر بەدەستنێنی بە شێوێکی گشتی لەسەر ئاستی عێراق بە تایبەتیش لە هەرێمی کوردستان حتا حزبە گەورەکانیش بیر لە پێکهێنانی هاوپەیمانی دەکەنەوە جا هاوپەیمانیەکی نیشتیمانی بی سەرتاپایی بی لەسەر ئاستی کوردستان یا ئەوە تا چەند حزبێک لە هەرێمی کوردستان دوو سێسێ هاوپەیمانێک پێک بێنن بۆ ئەوەی بتوانن ئیتر دەنگ بە یەکتر بدەن و کاندیدی هەردوو لایە هەرسێ لا سەرکەوی ئیدی بە هەر حاڵ کۆمەڵی ئیسلامیش یەکێکە لەو حیزبانەی کە لە هەرێمی کوردستان کاری سیاسی دەکا حەقی خۆیەتی ینی بیر لەوە بکاتۆ یاخود ئەوە پەیڕەو بکە بە هەر حاڵ بە حکمی وەی کە ینی وادەی ینی تەقدیمکردنی هاوپەیمانی تا ئێستا ماوە لە بەردەممان تا ئێستا کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی ڕسمی ڕێکەوتنی بۆ دروستکردنی هاوپەیمانی لەگەڵ هیچ لیستێکدا نەکردووە بەڵام ئەگەر یعنی کۆمەڵی ئیسلامی هاوپەیمانی لەگەڵ هەر حزبێک لە کوردستان کا بە تەئکید یعنی بۆ ئێمەمانان بە دەرەجە یەک حزبە ئیسلامیەکان یا ڕێکخرا و کەسایەتی ئیسلامیەکان لە پێشترن کە ئێمە هاوپەیمانیان لەگەڵ ئەنجام بدەین و لە نێویشیاندا بە دەرەجە یەک برانی یەکگرتوو لەبەر ئەوەی هەم هێزێکی گەورەن یا سەرەچین و هەم کاری هاوبەشیشمان لە ڕابردوو پێکەوە بووە ینی ئەگەر بێت و هاوپەیمانیەک لە نێوان لایەنە ئیسلامیەکان یا بەتەنیا لە نێوان کۆمەڵ و یەکگرتوش بکرێ بە تەئکید بۆ هەردووکان یعنی ئیجابی دەبی بەڵام تا ئێستا بە ڕسمی هاوپەیمانی نەکراوە مامۆستا لەناو کادیران و خەڵکی حزبی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵ ئیسلامی لەناو کادیراتان دوای بڵاوبوونی ئەو زانیاری ئەو دەوگویانە دڵخۆشییان پێوە دیارە جگە لەوەی باس ڕسمی فەرمی دڵی تا ئێستا قسەمان نەکردو بەڵام غیری ڕسمیش هیچ سەرەداوێک سەرکردنەوەی بە گفتوگوی کراوە باسم کرد دەکرێ ینی لێرە و لەوێ لە نێو کۆمەڵ یا لە نێو یەکگرتوو لە نێو ئەندامان یا ئۆرگانەکان ئەو پرسە وروژێنراوی باسی لێوە کرابی بە حکمی زەرورەتی ئانی کە ئێستا زەرورەتەوە لە ئارادایە بەڵام یعنی بە فەرمی نەکراوە تا ئێمە لە میدیاکان ئیعلانی بکەین ئەوەش یعنی دەرفەتمان لە بەردەمماوە دەکرێ هەتا ینی کۆتا ڕۆژیش کە یەکی سێ ینی ئەو مەلەفە بە مەفتوحی دەمێنێتەوە
ینی بە پێی ئیجابیات و سلبیاتەکان لەلایەن کۆمەڵ یا لەلایەن یەکگرت و یا لەلایەن ڕێکخرا و لایەنەکانی تری ئیسلامی بە تاکید ئەو مەسەلەیە باز دەکرێت هەر کەسە و ئیجابیات و سلبیاتەکان لێک دەداتەوە. ئیدی کە باسیش دەکرێت لە ناولایەنە ئیسلامیەکان بە تاکید ئەندامان ینی لە ڕوانگەی هەستکردنیان بە مەسئولیەتی ئاینی و نیشتیمانی و ینی بەرژەوەندی حزبەکەیان لەوانەیە ینی ئەوانەی کە زیاتردا ینی پرۆسە سیاسیەکان دەگەن ینی خۆشحاڵن بەوەی کە ینی ئەگەر هاوپەیمانێک بکرێت. بە هەر حاڵ ئەگەر هاوپەیمانی لە نێوان لایەنە ئیسلامیەکان بکرێ هەر حەقی خۆمانە، هەر شتێکی ئاسایە، ئەگەر نەشکرێ هەر بە هەمان شێوە حەقەکی تەبیعیە، هەر برایەکین و لە ڕابردوو کاری هاوبەشمان پێکەوە کردێت، لە داهاتوش پرۆژە و کاری هاوبەشمان بە یەکەوە دەبی. یعنی بە یەکەوە نەبوون بۆ یعنی لیستێکی مؤتەلەف و یعنی یەکگرتو مانای ئەوە نییە کە ینی ئێمە خوانەکردا ینی پێچەوانەی یەچین یا دژی یەک ئیشەکەین. ینی زۆر جار وەکو باسم کرد لەسەر سەعیدی سیاسی بەرژەوەندیەکانی ئیقلیمی و نێودەوڵەتی و نێوخۆی لێک دەدرێتەوە. ینی کامە بە باشتر زاندرا ینی ئەوە جێبەجێ دەکرێت هەردوو لایەکان ئاساین چ تەحالف بکرێت تەحالف نەکرێت. کاک شوان 20 ڕۆژێک ماوە بۆی ئەو وادەی تۆمارکردنی لیستی هاوپەیمانی کۆتایی پێوێت ئەوەی کۆمسیۆن تاسیسی ڕێگەیاندەوە نازاندری درێژ دەکرێتەوە یانە. بەڵام دەمەوێت پرسم چونکە ئێوە باسەوە کرد ئاسایە گەر لیستی هاوپەیمانی دروستکەن و لە پێشینە بۆ خەڵکی ئیسلامیەکانەوە بەتای حزب ئیسلامیەکان و ناوی یەکگرتو شتاهینە. کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەیدایە لەم چەند ڕۆژەدا مبادرە بکە و دەستپێشخەری وکە کاکە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی دانیشتیان لەگەڵ حزبەکانی دیکە یا خەڵکانی دیکە بە فەرمی دانیشی بۆی تاوتی و بابەت بکەن. ئەوە بە حکمی وە یعنی کاتەکەی زۆر ماوە احتیمالی زۆرە هەڵبژاردن هەر نەکرێ و یعنی عفوان ینی تاجیل بیتۆ بەو مانایی و هەروەها لە زمنی ئەوەی کە هەم مانجیدا ماویەتی یاخود هەڵبژاردن تاجیل بکرێتەوە احتیمالی زۆرە مەسەلەی هاوپەیمانێتیش هەر تاجیل بکرێتەوە کاتەکەی. یعنی بۆیە مادەم کاتماوە ئێمە کاتی پێکهێنانی هاوپەیمانیمان لە بەردەم ماوە. یعنی ئەگەر بیکەین یا ئەگەر نەیکەین بە هەر حاڵ ئەوە پرسێکی ناوخۆیە ناکرێت لێرە باس بکەین کە باسمان کردووە چەند هەنگاومان ناوە چەند هەنگاومان نەناوە داوای لێ بردمان. لە 2 ساڵی ڕابردوو گەرمگوڕێک دروست بوو کە هێزێکی سیاسی ئیسلامی یەکگرتووی کوردی دروست بکرێت لە هەرێمی کوردستان. چەند کۆبوونەیەک چەند هەوڵێکی درا بەڵام دواتر ساردی تێکەوت یاخود سز بووە یاک دەنجی نەما. هەوکارەکە چی بوون؟ ئایا بە نیازین ئەمە دووبارە دەست بکەنەوە؟ جارێ بەو ئاراستەی جەنابەت باست کرد یعنی هیچ هەوڵک لە ئارا نییە. لە ڕابردووش یعنی بەو مانایی نەبووە کە یعنی بین هەر سێ حزبە ئیسلامیەکان لەگەڵ هەندێک ڕێکخراوی تر ینی ببینەیەک بەڵکو مەشروعێکی هاوبەشمان لە مابینی بووە بمانای عملی هاوبەش ینی کاری هاوبەش لە نێواندا بکرێ. ینی ئیتر ماوەیەکیش بە یەکەوە کارمان کردووە و پرۆژەی کاری هاوبەش و مەساڵحی هاوبەش لە مابینی لایەنە ئیسلامیەکان ینی ساری المەفعولە بەردەوامە. ینی مەسەلەن لە کاتێک کە بە یەکەوە دادەنیشین کۆ دەبین و یەکتر دەبینین ینی ئاڵ و گۆڕی من لە نێواندایە لەسەر پرسە سیاسیەکان. جا چ بە باش بزانین ئیتیفاق لەسەرەوە دەکەین، چ بە باش بزانین ئەوە بە یەکەوە دەکەین، چ بە باش نەزانین ئیتر نایکەین. هەر حزبەکیش بە تاکید خاوەنی تایبەتمەندی و پرەنسیپەکانی خۆیەتی حەقی خۆیەتی بە پێی فۆرمی خۆی سیاست بکە. سپاس دەگەرم وڵاتان. کۆمیسیۆنی باڵای سەرۆی هەڵبژاردنەکان مانجی حوزەرانی ئەم ساڵی دیاری کرد بۆ ئەنجامدانی بڕۆچوونی پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێرانی عێراق. بەڵام دوزار ئەم دیاریکردنی وادەیە چەند مانجێک دواخرا گەگەیشتە مانجی دا. ئێستاش بەشێک لە چاودێرانی سیاسی و حزبە سیاسیەکانیش کە هەندێک پێیان وایە ڕەنگە لەوێشەوە چەند مانجێک دوا بخرێ. دواخستنەکەش نازاندرێت بیانی ئەوە دەبێت کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و دۆخی تەندروستیە یاخود دۆخی سیاسی عێراق دەبێت.